بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لە ڕاگەیاندراوێکیدا ئاماژە بەوە دەکات هەر ماڵ و شوێنێکی بازرگانی تا 21 مانگی داهاتوو پێوەری ئاو نەبەستێت سزای مادی دەدرێت. سزاکە بەم جۆرەیە: بۆ هەر مانگێک بڕی 800,000 دینار لە ماڵان و بۆ دوکان و شوێنی بازرگانیش 200,000 دینار وەردەگیرێت. ئێمە لایەنی معنین بە ئۆتارتی شارانی گەشتوگوزارەوە ئەوان بڕیار دەرەکەن، ئێمە جێبەجێیەکەین، ئێمە لایەنی جێبەجێکارین، ئەوان بڕیارەکەیان دەرکردووە و ئێمە جەسەرمانە جێبەجێکێن و ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە لە دوای 22 هەر هەوڵاتێکە پێوەری نەبەست بێت ئەو پارەی کە بۆیەتەوە کە ئاماژەمان پێکرد. ئێستا هاوڵاتیان لە نێوان دووڕیانێکدان و نازانن چی بکەن. ئەوانەی پێوەریان بەستووە جیرۆدەی زۆری ڕێژەی پارەی ئاوی مانگانن و وە خۆیان دەڵێن نازانن لەسەر چی بنەمایەک ئەو بڕە زۆرە دیاری دەکرێت. ئەوانشی پێوەرەکەیان نەبەستووە بە هەمان شێوە ڕوبەڕووی سزای مادی دەبنەوە. نە ئێمە تێگەی نە خۆیان تێگەن، کەس نازانێت چییە، نازانێت ئەم پێوەرە بەچی حسابە بەچی حساب نییە، مۆزەفێک جێ لە ماڵ بی لە ماڵ نەبیە لە خۆی شتە نووسێ ئەوە تێستەوەی بۆ من نووسیوە ئایا ئەگە ئەوی کەسێکە خۆی نووسیوێتی یعنی کریس ئەگەر ساڵێک 3 ساڵیش بێ ئایا تۆ بە 3 ساڵ ملیۆنێک و 390,000 ئەو کارەکەی ئەگە بە تەنکەریش بیکڕی بێگومان نەخێر، یعنی کە ئەوەم بینی من تمەکە بچین لە لادێ دانیشین باشترە. تۆ پێوەرێک ببەستی و 2 هەفتە جارێ ئاوی بە ئێوە نەبێ باشترە بەڕاستی، چکەم پێوەر کاتێک ئەبەستێ کە تۆ ڕۆژانە ئاوت هەبێ میلەت بێبەش نەبێ لە ئاوە، بەڵام کە پێوەرێک 2 هەفتەی جارێک بێ و ئەوە هەر بەستنەکەی باشتر نییە، وەک ئەشی بەستی ئەڵێ ئەوە بەستوێتی و سێرەکەی ملیۆنێکی بۆ دی ئەوەشی نایە بەستێ غەرامەیەکی زۆر گەوراکرێ، بەڕاستی ئێمە زۆر نادات پەروەریە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ژڕای دەگەێنێت پێوەری ئاو کاتێک گونجاوەکە حکومەت توانی بێتی خزمەتگوزاری ئاوی بەردەوام بۆ شارەکان دابین بکات، نەک بەتانکەر ئاو بات بۆ گەڕەکان و داوای بەستنی پێوەری ئاویشان لێ بکات. کێشەکەمان ئێمە دوو ڕوە، یەکیانەوەیە کە خزمەتگوزاریەکە بە باشی ناگاتە هاوڵاتیان، دووەمیشەوەیە کە ئەم خزمەتگوزاریانە و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان و کۆبکردنەوەی داهاتەکانیان لە هەرێمی کوردستانە دراوە بە کۆمپانیا کە بەشێ لە پارە و داهاتی ئەم وڵاتە بۆ کۆمپانیەکانە چێ خەڵک زیاتر لەوە دڵگرانە. بڕیارەکەی حکومەت بۆ سزادانی و هاوبەشانی ئاو کە پابەندی بەستنی پێوەەر نابن دوای ئەوە دێت پێشتر بڕیاری بەستنی پێوەری ئاو کاردانەوەی زۆری هاوڵاتیانی بەدوا داهاتوو لە بەشێک لە ناوچەکان پێوەی پابەند نەبوون و ڕەتیان کردەوە. چەند پەرلەمانتارێکیش بەستنی پێوەری ئاویان بە نایاسایی باس کرد و داوایان لە هاوڵاتیان کرد نە پێوەەر ببەستن و نە سزای نەبەستن بدەن بە کۆمپانیا حکومەت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.